أميرة كتشكا دانزا سالية جزك ما كيفا نخوشة نكار السربيان راوسته ده پشتا ویدا گریکه که مزن هیا او گریک بویا سدم کو گرچکا ویا چپه به تمامی کار نکه گرچکا راست جی گیم کار بکه او جی خراب بویا بسر ده آف ده که سری وی لقامی شروبو دکتوران جیرا گوتیه جباوی ویرا گوتنه کو هیویتی ده نمایا احتماله که مزن هیا نکار بدریش بشیشی باوی وی نچار ده به کچا خواه امیره بینور ناوی باوی وی جی ادیبه نها بیکاره پرایان دین دکش بکو درمانان جکچ خورا بکره و بسر دکتوران مال جی تنه لی بمینه لکود مینه جارک الجم خزوری خود مینه جارک جی الجم مالا کدن چاوین وی تجی هستر دبن و بحثا کچ خود که او جبو درمان کرنه آنی هولیره نها لکامپا بار شکرانه هنک جاران دمینه هنک جاران درد که در روژا کلوی ماله دمینه آلیکاری دخوازه و هیویاوی اوه که هنک پیرا ببن آلیکار جبو که کچا خود درمان بکن لەوەتەی چاوی بە دنیا هەڵێناوە لەسەر قاچەکانی نەوەستاوە. ئەمیرەی تەمەن 12 ساڵ تووشی نەخۆشی بڕبڕەی پشت سپاینا بێفیدە بووە. لە قامشلۆوە لەگەڵ خێزانەکەی بۆ وەرگرتنی چارەسەر هاتوونەتە هەولێر. مەژێر عملی کرد تەمان ئەوی دکتۆر دگۆز عملی ناکەم. 2 مانگە بە دوای چارەسەری دەگەڕێن بەڵام تاوەکو ئێستا هیچ هیوایەکیان پێ نەبەخشراوە. أميرة بساعي بكري بجت موقيلة سحائية عملينا تقريبا دروش قديان ما عملي كر بشتاينا مع عملي كر دكتور قبل كي سري ناجي يعني ابتدي هبه بس امي خراج رنشان مها بيشاواد به بشيش شحفت مها سرينا ابتدي تشيبو وزيده وسري مزنبو حتى انا شي انه توشنا ولا قلت 12 ساڵە ئەم جەستە بچووکە لەسەر دەرمان دەژی. ئەوەی لەگەڵی ئازار دەچێژێت داکێتی کە بەدەیان شەو خەون نەچووەتە چاوەکانی. خودي كنا بشكي زحمتي جردبي شلو قوات جردبي يعني انا ايم قوات عمنا وقازيدي مثلا انا تشتنجي هند في با في بمرابه مثلا ششتناوي دفي ام ددوبن جبو راشتناوي جبو تشيكاوي دفي ام ددوبن و بافي نحاضر بس قركي زحمتي دفي براستي يعني راشتناوي بشتام ديش از قام كنت ناخذ كمرين بابا دكتور ودكتورة عصبية شبوك أنا وكنا بشوك تعدينا بيننا يعني علاج بەپێی راپۆرتی پزیشکی نەخۆشیەکەی ئەمیرە کاریگەری لەسەر بەشێک لە ئەندامەکانی جەستەی دروست دەکات و دەبێتە هۆی لە کارکەوتنی میزڵدان و گورچیلەکان. نسبەکەی سەتا حەفتی هەموو مشکلەکانی فەقەرات ڕوودەدا و کاتی ئەوە ڕوویدا تشتەکە زیگماکە لەو چەند هۆکارێک دەگەڕێتەوە وەچی ڕوویدا ئەکی تەسیری لەسەر عسابەکانی لای خوارێ دەبی کە یەک لەوانە میزڵدانی دەبی وە لێ دەکا میزڵدانەکە بە شێوەیەکی ئاسایی کار نەکا. ئێش و ئازاری ئەمیرە و بێهیوایی دکتۆرەکان نەبۆتە هۆی ئەوەی کە خێزانەکەی نائومێد بن لەوەی کە هاوکاریان بکرێت. بس متخوازن أنا حاليا بس بعيش. ڤەژین موراد ڕوودا و هەولێر.